شەو چەلە یان شەوی یەڵدا لە کوێوە هاتووە و مێژوەکەی بۆ کوێ دەگەڕێتەوە. ئەم شەو شەوی یەڵدایە. شەوێک کە وەک درێژترین شەوی ساڵ ناسراوە و بۆ هەزاران ساڵ لە ناو کولتوری زۆر وڵاتدا شوێنێکی تایبەتی هەیە. شەوی یەڵدا تەنها گۆڕانێکی سروشتین نییە، بەڵکو مانایەکی مێژووی، کولتوری و کۆمەڵایەتی لەخۆ دەگرێت. شەوی یەڵدا لە کوێوە هاتووە. شەوی یەڵدا ڕەگ و ڕیشەکەی دەگەڕێتەوە بۆ کولتوری کۆنی فارس، پێش ئیسلام و بەتایبەت پەیوەندی بە ئاژەڵناسی و گۆڕانی وەرزەکانەوە هەبووە. لە ڕوانگەی ئەوانەوە ئەم شەوە سەرەتای سەرهەڵدانی ڕۆژ و کورتبوونەوەی شەوەکانە، بۆیە وەک سەرکەوتنی ڕووناکی بەسەر تاریکی ناسراوە. شەوی یەڵدا بە واتای لەدایک بوون یان سەرهەڵدان دێت. شەوی یەڵدا لە وڵاتاندا چۆنە؟ لە ئێران شەوی یەڵدا بە شێوەیەکی جیاواز پێشوازی لێ دەکرێت. خێزانەکان کۆ دەبنەوە، هەندێک جار تا نیوە شەو دەمێننەوە، شووتی و هەنار دەخۆن و شەعری حافیز دەخوێننەوە و چیرۆک و بەسەرهاتە مێژوویەکان دەگێڕنەوە. لە وڵاتی ئەفغانستانیش شەوی یەڵدا ناسراوە، بە تایبەتی لە شارە گەورەکاندا. خێزان و هاوڕێیان کۆ دەبنەوە و میوە و خواردنە تایبەتەکانیان ئامادە دەکەن و ئەم شەوە وەک شەوی هاوبەشی و یەکگرتو ناسراوە. ناوچەکانی ناوەڕاست وەکو کوردستان، لە هەندێک ناوچەی کوردستانیشدا شەوی یەڵدا بە شێوەیەکی کولتوری فۆلکلۆری ناسراوە. کۆبوونەوەی خێزانی، گفتوگۆ، بیرکردنەوە لە ڕۆژگاری کۆن و هاوبەشی دڵخۆشیەکان بەشێکە لەم شەوە. مانای شەوی یەڵدا لەم سەردەمەدا وەک پەیامێک بۆ یەکگرتووی، هیوابەخشی و پاراستنی کولتور ناسراوە. لە نێو هەموو گۆڕانکاریەکانی ژیاندا ئەم شەوە بیرمان دەخاتەوە کە ڕووناکی هەمیشە دوای تاریکی دێت. شەوی یەڵدا تەنها شەوێکی مێژووی نییە، بەڵکو پەیوەندی نێوان ڕابرد و ئێستایە، شەوێک بۆ بیرکردنەوە، هاوبەشی و هیوای سبەینێکی ڕووناکتر.